دیارە سینەمای ئەمریکی و سینەمای ئاسیاییش هەر لە سینەمای هەندی و بگرە سینەماکانی تریش کاریگەریەکی زۆر و کۆمەڵە فیلمی زۆران هەیە کە کاتم نییە من بچمە سەری ئەمەیە کە پێشەوەی کۆتایی بە تەوەری یەکەمی بابەتەکەم بهێنم باز لە هەوڵەکانی نووسەر و ڕخنەگری سینەمایی سێکتر کرکاوە بکەم کە بە یەکێک لە تیۆریستە گەورەکانی سینەمای ڕیالیزمیدا ئەندێ لە دنیاە لە ڕێگەی کتێبە بەناوبانگەکەی ئستیکای فیلم زیاتر ئەو گرنگی بەلایانی جوانکاری فیلمی ڕیالیستی ئەدا لە هەمان کاتدا ڕای خۆی لەسەر فیلمی ئەندێشەی هەبوو کە بە بڕوای ئەم سینەمای ئەندێشەیی یان فیلمی ئەندێشەیی شێواندنێکی سەرەکی لایەنە ئیستیتێکی جوانکاریەکانی فیلمە بۆچینی خۆی وەکو باسم کرد لەسەر تاشە بۆچینی خۆی هەماهەنگ کردەوە و پشبەستوو بە بۆچوونەکەی ئەرستۆ کە فیلم پەیوەندیەکی ڕاستەوە خۆی بە سروشتەوە هەیە و فیلم بریتە لە تۆمارکردن و لاساییکردنەوەی سروشت و بڕوای و کە کامێرە ڕازگۆترین ئامرازە بۆ گێڕانەوە و دووبارەکردنەوەی واقع و هیچ ئامێر و ئامرازێکی تر ناگات و ناتوانای کامێرەی نییە تا بتوانێت ئەو کارە ئەنجامدا. دیارە دوو خاڵی لە دیاری کردووە کە پەیوەندی نێوان فیلم و سروشت پتەوەکە بڕوای کرکاوە فیلم واقعێکی بەشان و نەکراوە بابەتەکانی خۆیان هەن بەبێ ڕێخستن واتەم فیلم لە سروشتەوە کاتێک تۆ کامێرە ئەبیت سروش وەکو خۆی کە هەیە تۆماری ئەکا بەبێ ئەوەی تۆ وەکو شانوەیەک ڕووناکی و جوڵی ئەکتەر و دەنگ و ڕنگ و ئەم شتانە لە شانوە ڕێکخراوە هەمووی لە فیلمی سینەمایە تۆ ئەتوانی بەهۆی کامێرەوە سروش وەکو خۆی تۆمارکەیتەوە بەبێ دەستکاریکردن. فیلم جەخت لەسەر هەڕەمەکی کە کتوپڕ کاتەوە بە بڕای ئەم فیلم وەکو فۆتۆگراف بە هەمان شێوە لە پڕ ئەو دیمەنەی کە هەیە وەکو خۆی درێژکراوەیەکی فۆتۆگرافیە و دووبارە بۆمان تۆمارەکاتەوە. لە بەشی دووەمی کتێبەکەیە ئستیکای فیلم ئەم زیاتر ئەڕواڵە و بڕای وایەکە فیلم تەنها لاساییکردنەوەیەکی فیزیکی نییە بەڵکو هەڵگرتن و گێڕانەوەی ئەو بەدەستهێنانەوەی ئەو واقعەکە ئێمە لە بیرمان چێتەوە و ڕزگارێکا لە بیرچوونەوە و لە ناوچوون و ئەگەڕێتەوە لە بیرەوەریمانە بە زیندوی ئەمێنێتەوە. ئالێردا من بەشی یەکەمی یان تەوەری یەکەم لەسەر سینەمای ڕیالیزمی کۆتایی پێ ئەهێنم ئەچمە سەر تەوەری دووەمی بابەتەکەم کە ئەندێشەی فیلم و پەیڕەوانی فیلمی خەیاڵی فیلمی ئەندێشەییە. ئەمان بە پێچەوانەی لایەنگرانی فیلمی ڕیالیزمیەوە بڕوایەکی تاویانمە بوو کە فیلم بریتی نییە لە کۆپیکردن و لاساییکردنەوەیەکی کوێرانەی واقع بەڵکو کار لەسەرکردن و گۆڕینی ئەو تایبەتمەندیانەی سروشتە و داڕشتنەوەیەتی بە شێواز و ستایلێکی نوێ بۆ دروستکردن و خولقاندنی دنیایەکی جیاوازتر دنیایەک کە لە دنیای واقعەوە زۆر دوورە و هەمیشە ئەمان بڕوانەوە بوو کە فیلم هەمیشە بەبەردەوامی پرۆسەیەکە پرۆسەی شێواندن و تێکدانی واقع و ڕیالیستە و بڕوای تاویان بۆ بوو کە فیلم جۆرێکە لە درۆیەکی جوانە ئەمان پەیڕەوان و لایەنگرانی فیلمی ئەندێشەی بڕوای تاویان بۆ هەیە کە فیلم خوڵقاندنی درۆیەکە لە ناو ڕاستیەکە لە ناو درۆیە کەوا لە بینەرەکە بۆ جیهانێکی فەنتازی و ئەفسوناوی پەلکێش بێت و جیهانەکەی خۆی ئەو دنیای کە خۆی ئەژی لە بیری بچێتەوە کارێکێکی فکری و خەیاڵی دروستەکە ئەم جیهانە خەیاڵ و فەنتازیە و بینەر لە کێشە و تەنگ و چەڵەمە و ئەو ژیانەی خۆی دا ئەبڕێ و بیریە باتەوە لە دنیایەک لە فەنتازیەکی نوێ لە جیهانێکی نوێ دووبارە ئەیژێنێتەوە.
لە لای ئەندێشەیەکان دەرهێنەر بەهۆی ئەو پێکهاتانی کە لە بەردەستیایەتی ئەو تەکنیکەی کە هەیەی هەر لە کامێرە هەر لە هاوێنە و گرتە و گۆشە نیگا و فلتەر و ڕنگ و کارلێکە دەنگی و ڕەنگەکانەوە ئەتوانێت کۆمەڵێک گۆڕانکاری گەورە گەورە لە دنیای بکە و دنیاکی نێومان بۆ بخڵقێنێ کە بڕای تاوایان هەبوو فیلم بریتە لە ڕاوەکردن و تەفسیرکردنێکی عەقلانی و خەیاڵی ئەو جیهانە تێکشکاوەی جیهانی ڕیالیست و جیهان بە فۆرمێک و بە شێوازێکی ئیستاتیکی و بە شێوازێکی تر دروستکاتەوە سروشت و ژیان لە ڕەهەندا کاتی و شوێنەکانی خۆی داببڕێت و لە ڕەهەندێک و لە کاتێکی شوێنێکی نەزانرا و نادیارە دووبارە پێشکەشی بکاتەوە. مێژووی دروستبوونی هونەری خەیاڵیان ئەندێشەی لەگەڵ سەرهەڵدانی فیلم و سینەمایە بۆ وەکو باسمان کرد دەرهێنەری گەورەی فەڕەنسی جۆرج میلێز کاتێکە لە یەکەم نمایشی برانی لۆمێر ئامادە بووم هەست و درکی بە گرنگی ئەم ئامێرە تازەیە کرد بۆ کارەکانی خۆی. میلێز کەسێکی بەهرەمەند بوو، کەسێکی خاوەن بەهرەی جۆرا و جۆر بوو، توانایەکی لێهاتووی بوو، خاوەنی شانۆیەک بوو بە ناوی ڕۆبەرت هۆنید کە لەم شانۆیەدا ئەم دەرهێنەر بوو، زۆرجار نووسەر بوو، هەندێک جار ئەکتەر و نواندنی شێکرد و زۆربەی کاتەکان خۆی دیزاینەر و میزانسیێنی بۆ کارە شانۆیەکانی دانا. کاتێکە ئەم داهێنانوەی سینەمای بینی بڕوای وا بوو کە ئەم بە شێوەیەگە لە شێوەکان ئەتوانێت سوود لەم ئامێرە وەرگێت و ئەتوانێت بە شێوەیەک لە شێوەکان فلم بەرهەمبێنە. هەرواشی کرد دەستی کرد بە بەرهێنانی فلم و لە ڕێگەی تاقیکردنەوە ئەزمونونەکانی ئەمەوە توانرا پەرە بە هونەری مۆنتاژی سینەمایی بدرێت کاتێک کە یەکێک لە کارەکانیان لە کاتی وێنەگرتندا کامێرەکەی بە کتوپڕ لە کارە وەسێت و فترەیەکی پێچێت تاکو و دەسەکاتەوە بە وێنەگرتن. کاتێک لەسەر شەقامەکە کە ئۆتۆمبیلێکی پاسێک هەبوو لە دوای وێنەگرتنەوەی ئەمە ئەگۆڕێ بە ئۆتۆمبیلێکی گواستنەوەی تەرم یان لە کاتێکترا ئافرەتێک دیارنامێنێ هاتە ناوی فیلمەکەی بە ئافرەتە ونبووەکە ناو بردبوو. ئەم هەنگاوانە ئەم ڕووداوانە وای کرد کە گرنگی و بەهای هونەری مۆنتاژ بزانێ و بتوانێت هونەری مۆنتاژ و بڕینی سینەمایی دروست بکات و پەرە بەو هونەرە بات. دیارە کۆمەڵێک فیلمی ئەندێشەی دەرهێناوە میلێز لە گرنگترینیان فیلمی گەشتێک بۆ سەر مانگ و کە لە ساڵی 1902 دەری هێناوە و یەکەم بە یەکەم فیلمی خەیاڵی و ئەندێشەی دائەنرێت و کاریگەری و کاردانەوەیەکی گەورەی هەبوو لە سەر ئاستی سینەمای دنیا و لەو کاتەشا کاتێکە ئەو فیلمی پێشکەش کرد بینەران تووشی سەرسوڕمان و جۆرێک لە بڵین دابڕانیان لا دروست بوو کە شتێکی تازە بوو بەلایەنەوە. لە گرنگترین تایبەتمەندیەکانی فیلمی ئەندێشەی کە لەم خاڵانەی خوارەوە خۆیەگرێتەوە فیلمی ئەندێشەی زیاتر چێژبەخشە و ستایلەکەی ستایلێکی چێژ دروستەکە لای بینەر. دەرهێنەر زیاتر گرنگی بە بینین و دنیابینی خۆی دەدات لەسەر واقع و تێچەسپێنێت. زۆربەی کات گرنگی بە ڕەهەندە سایکۆلۆژی و ڕۆحی و ناوەکیەکانی مرۆڤ دەدەن. پیان وایە بە شێواندنی ڕووی ڕاستەقینەی واقع دەتوان ئەو بیرۆکانە زیاتر بگەینە وەرگرە. کامێرا وەکو سەرنج و لێدوان بەکارێن لای ئەمان زیاتر کامێرا وەزیفەیەکی تعلیقی هەیە و بریتە لە لێدوان لەسەر بابەتەکان وەک شێوازێکی جەختکردنەوەی سروشت لە بنیادی ناوەکی نەک مادی. فیلمی ئەندێشەی بە شێوەیەکی فراوان باسکردنە لە شوێن و تێکدانی خۆتی هەڵقورتاندنە لە سروشت. زیاتر گرنگی بە فۆرم و تەکنیک ئەدەن و کارلێک و داهێنان تەکنۆلۆژیەکان ڕاستە و خۆ کاریگەری لەسەر بەرهەمەکانی ئەمان هەیە.
گرنگترین بابەت لای ئەمان بابەتی تەکنۆلۆژیایە. تەکنۆلۆژیا کاردێکێکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ فیلمی ئەندێشەیە.